خۆشەوی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی گفتوگۆ بەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر میکانیزمەکانی گەیشتن بە ئامانج بکەین. دەپرسین ئایا ئامان چییە لە ژیانی مرۆڤدا؟ ئایا کۆمەلگا تا چەند پێویستی بەڕێخستن هەیە بۆی ئامانجێکی دیاریکراوی هەبێت و لەو سەرەوە بگەی بۆ ئامانجە؟ لەمپەرەکان یاخود کۆسپەکانی بەردەم گەیشتن بە ئامانج کامانن؟ نهێنی سەرکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەنگاوەکانی بەرەو گەیشتن بە ئامانج لە چیدا بوو؟ زۆر جار ئێمە قسە لەسەر چاکسازی و گۆڕانکاری دەکەین. ئایا هۆکار چییە ئەنجامەکەی نابینین لە ئەمری واقعدا؟ بۆچی ناتوانین گۆڕانکاریەکان وەکو پێویست بەرینە پێشەوە؟ بۆ خۆی گۆڕانکاری چییە؟ جۆرەکانی کامانن؟ ئایا زەمینەی کۆمەلگای کوردی و توانە مرۆیەکان لەو ئاستەدایە تاوەکو بتوانرێت گۆڕانکاریەکان و چاکسازیەکان بە ئەنجام و ئامانجی خۆیان بگەن؟ ئەمانە کۆمەڵێتەوە و باسی سەرەکی بەرنامەی گفتوگۆمانە بە میوانداری بەڕێز شێخ موحسین حسێن پسپۆر لە بواری گەشەپێدانی پەروەردەی. خۆشحاڵین کاک شێخ. پێم خۆشە سەرەتا وەکو پێناسە یاخود وەکو ئەوەی کە دیدگایەکی ڕوونە بێت لە سەرەتای بەرنامەکەمانەوە بزانین ئامانج چییەوە، گەیشتن بە ئامانج کامەیە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، دەستپۆشی لە جەنابتان و سڵاو ڕێزم بۆ بینەرانتان. دیارە ئێمە قسەمان لەسەر ئەو ئامانجە کۆمەڵایەتیانەیە کە جەنابەت ئاماژەت پێدا بیدایەت کە ڕێخستنی کۆمەلگایە. دیارە ڕێخستنی کۆمەلگا خۆی پرۆسەیە، بۆ ئێمە گەر ئامانجێک لەسەر لە هەر بوارێکە دیارەکەین جیاوازە. پرۆسەیەکە دەستە بژێرێک پێی هەڵستن یان ڕێکی دەخەن بە مەبەستی کاریگەری دروستکردن لەسەر کۆمەلگا بۆ ئەوەی بتوانێت تواناکانی خۆی بخاتە گەڕ بگا بە ئامانجەکانی. جام دەستە بژێرە یان منەظەمن بە معنایەکی تر فەرمین پەیکەریان هەیە، لەو لاشەوە کارنامەیەکیان هەیە، یان نافەرمین کە خۆیان کێشەیە گاتۆتە پێشەوە و لێی کۆبوونەتەوە. کەواتە ئامانج لە بابەتە کۆمەڵایەتیەکان یان لە بواری ڕێخستنی کۆمەڵایەتی ئەوەیە ئێمە چۆن بتوانین کۆمەلگاوا لێ بکەین ئەو توانە ئەو ئیمکانیاتی کە هەیە بەکاری بێنێ وێ بگا بە ئامانجەکانی خۆی. بۆیە ئامانج لە ئەسڵا بریتە لە منارەیەکی دیار کە لە دوورەوە ئەو کەسانەی کە لە دەوری ئامانجەکە کۆبنەوە ئەبێ لەیان دیار بێ و بۆی بڕوانن. بەڵێ، ئێمە کە لە فۆرمە عامەکە باسی ئامانجکەین ئەوەی کە تۆوتت لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە شێوەیەکی گشتیە لە ناو کۆمەلگا. بەڵام ئەگەر بین ئەوە تۆزێ ورتر بکەینەوە بۆنمە تاکی بڕوادار یاخود ئەوەی خۆمان پێڵێن ئیماندار، خاوەن باوەڕ و خاوەن پەیام، پێویستە ئەوە چۆن ئامانجەکەی دیار بێ و ئیش بۆ ئەوە بگا بۆ ئامانجی کە خۆی مەبەستێتی یاخود ئەو ئامانجە کە پێوترێ دروستکردنی ڕێفۆرم یان ڕێخستنی کۆمەلگا. خۆی بیدایەت وەکو مرۆڤ بیرکەینەوە، خوای پەروەردگار ئەمانەتێکی داوەتە سەرشانی بەشەر. إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال ئەوان هەڵیان نەگرت فحملها الإنسان. کەواتە یەکەمین جار بزانین ئێمە هەنگاوەکانمان تێڕوانینمان بۆ داهاتوو ئەمانەتێکە لەسەر شانمان، کەواتە وەکو ئەرکێکی پیرۆز بۆ ئەم حاڵەتە ئەڕوانین. وەکو تاکێکی بڕواداریش کە ئێمە پەیامێکمان هەیە، پەیامەکەشمان ڕەحمەتەن للعالەمینە، بۆیە دەبێت بەو گشتگیریە خزمەتکردن بەو خەڵکە بەو عامە بە ئەرکی سەرشانی خۆمانی بزانین، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە بەوادا کە ئیماندارێک کە تێکەڵاوی خەڵکیەکە سەبرەگەی لەسەر ناڕەحەتیەکانیان باشترە فەضلی زیاتر لە کەسێک کە تێکەڵاوی ناکە. کەواتە لەمەوە ئەتوانین بگەینە ئەوەی کە ئینسانی ئیماندار خزمەت ئەکا بۆ ئەوەی خوای گەورە بیبەخشێ. کەواتە پەیامێک کە لێرەوە دەرەچێت لە ئەم حاڵەتەیە لەژێر دروشمی وتعاونوا على البر والتقوى کە ئەمە ئەکاتە دروشمی خۆی، بەڵام لە کۆی گشتیە پەیامەکەی بریتە لەوەی خزمەتکردن بەوە ئەزانێت کە ئەرکی سەرشانیەتی ئەبەخشێ بۆی خوای گەورە بیبەخشێ. بەڵێ، ئەکرێ بڵێن ئامانج بۆ خۆی لە نێوانی دووکەوانە ئامانج ون ئەبێت؟ ونبوونی ئامانج؟ بەڵێ زۆر جار حتا ئەمە لەم سلێمانیە ئاژین، من بێرم دێ کاتی خۆی منارەی مزگەوتی گەورە ئەوەنە دیار بوو، حتا کاتی ڕۆژوشکاندنی مزگەوتەکانی سلێمانیش تەرکیزیان لەسەر داگیرسانی گڵۆپەکەی ئەوێ بوو. دوای بیناکان بەرز بوونەوە منارەکە ون بوو. بۆیە بە هەمان شێوە زۆر جار ئیحتیمامات یا هاتنە پێشەوەی هەندێک حاڵەت ئامانجەکە ونەکە. بۆیە هەر لە بیدایەتەوە ئامانجێکی ڕۆشن
بۆیە کە باسی ئامانجەکە لە علمی ئیدارەیە دەوێت بە مەثابەی منارە بێ لە دوورەوە دەرکەوێ ئەو خەڵکانی کە ئەتەوێ بەرەو ئامانجێ بەرن نەک تەنها ئەوەی کە قیادەیەکە تەنها ئامانجی لای ڕۆشن بێ بەڵکو دەبێ هەر هەمووی کە مشاریکە کە منەفیدە کە کاراکتەرە ئامانجەکەیان لا ڕۆشن بێ بەڵام ئەم ئامانجە لە ئەنجامی ئیهتیماماتی زۆر لە ئەنجامی هەندێک هاتنە پێشەوەی هەندێک کێشە و مەشاکیل ئامانجەکە لاو نەبێ جاری واشە بەرژەوەندی ونیەکە ئەتوانی بڵێ کۆی جوڵە و چالاکیەکان یعنی ئەوێ بۆ خۆی لە پێناوی گەیشتن بێ بە ئامانجەکە بێگومان خۆ هەر ئیشێک مەشغوڵکردنی ئەو خەڵکە بە ئیشێکەوە کە خزمەت بە ئامانجەکە ناکە تاقە بە فێڕۆدانە بۆیە ئیدارەی سەرکەوتو ئەوەیە بتوانێت تاقی بەردەست بەکار بێنێ بە کەمترین ماوە بە کەمترین تەکلوفە بگاتە ئامانجەکە بۆیە لەو کاتەیە کە خەڵک مەشغوڵەکەی بە مەیدانێکی ترەوە ئەوە شەڕکردنە لە غەیری مەیدانەکەیە کەواتە تۆ تاقەیەکی زۆر بە هەدەرداوە کە ئێستا بەداخەوە ئەوە ئەبینین تاقەیەکی زۆر مەشغوڵە بەڵام هەدەفەکە ون بووە و نازانێ بەرەو کوێبی ئەکرێ بڵێن ینی هەندێک جار کێشە دروست نابێت کاک شێخ مۆحسین بۆ نە ئامانج هێندە مقدەس کرێ هەموو شتەکان بکرێ بە قوربانی ئامانج خۆی ئامانج لە بەشێکە لە پلانەکەت ئامان زەرورە مقدەس و قورسایی پێ بدرێ ئەنی زەرورە یعنی مەترسی نییە مقدەس بوون بەڵام هەموو ببن بە قوربانی ئامانجێ کە مەرجیش نییە بڵێ جاری وایە بڵێن ئامانجەکە خزمەتی گشتی بکات ئاخردی ئەمە گەدەنگەکەیە چۆن ئامانج دیاریەکەی دیاریکردنی ئامانج کێشەیە بۆ ئێمە لە بیدایەتەوە دەبێت بزانین ئێمە لە ناو کۆمەلگایەکە ئەجوڵین بۆیە ئامانج دیاریکردن ئەبێت لە خواستی کۆمەلگاوە هەڵقوڵا بێ ئێمە زۆر جار بەشێکی مەبەست واقعی بێ لە زمینەی واقعا هەڵقوڵان ئادا دەستەیەکی نوخبە کە دەوێت گۆڕانکاری بکە لە ناو واقعەکەیان نییە خۆی هەلگیری ئایدۆلۆژیەکە لە دەرەوەی واقعەکە دەوێت مامەڵە لەگەڵ واقعەکەیان بکە بۆیە تەڵەبێکی لەو خەڵکە هەیە جیاوازە لە ئامانج و پێداویستیەکانی ئەو ئەم کۆمەلگایە دووشتی هەیە یا پێویستی هەیە پێی نەگەیشتووە یان مەشاکیلی هەیە چارەسەر نەبووە بۆیە ئەبێ ئامانجی کەسی نوخبە کەیت ئامانج داڕێژێ لەو چوارچێوەیە دابێ بۆیە حتا خۆی لە بەرسێبەری هەڵنەخا ناتوانێت تعبیری لێ بکە ئێستا لە کوردستانە جەنابە دەزانی ئەوە شەقام و خواستی هەیە زۆر جار ئەو کەسانەی کە ئاراستەی شەقامەکەن یان ئانوێ ئاراستەی بکەن لەبەروی ئامانجەکان لەگەڵ ئامانجی شەقامە یەک ناگرێتەوە گلەی لە بینی هەردووکانە دروستە بێ ئەم گلەیەکە چکە ئەم داوای ئینتیمای لەو کردووە ئەویش گلەیەکە شتێکی تر ئەیجوڵێنێ بۆ نمونە ئێستا خواستی کوردستان خواستی جەماوەری کوردستان بیخەیتە بەردەمی هەر بیخێتە بەردەم وەکو ڕاپرسێ بڵێت تۆ عەقیدەت دەوێ یان مەعاش بێگومان مەعاش بۆیە لێرەکانەیە زۆر گرنگە لە دیاریکردنی ئامانج مامۆستا ئارام ئاگامان لە پەیکەری ماسلۆ بێ طبعاً پەیکەری ماسلۆ معلومی جەنابتە کە پەیکەرێکە پێویستیەکانی مرۆڤ دەستنیشانەکە ئینسان بیدایەت بیر لەوە ئاکاتەوە حاجە فسیۆلۆجیەکانی کە بریتە لە مەئکەل لە مەلبەس لەمانە پێویستە یەکەم جار ئەوە تحقیق بێ کە ئەمە تحقیق بوو ئەنجا ئاگاتە حاجەی دووەم کە حاجەی ئەمانە پێویستی دووەمە ئەنجا ئاگاتە حاجەی کۆمەڵایەتی بۆیە ئێمە زۆر جار داواکاریمان لەو خەڵکە لەوەی کە منتەمینیە بۆ ئێمە کە ئەوە ئەگاتە قۆناغی چوارەمی پێویستیەکانی ئێمە پێویستیەکانمان بۆ دابین نەکردووە بۆیە ئەم حاجەیە گرنگە جاقسەکە لێرەدا ئەوەیە زۆر جار لە دیاریکردنی ئامانجە ئێمە بە هەڵەیە ئەچین بۆیە دوایی دوشتی زۆر لە یەک جیاواز دوشتی زۆر لە یەک دوورە ئامانجەکە بەلایەک هەڵەکە بەلایەکە بۆیە ئامانج ئەڵم کاتێ مقدەسە کە خواستەکانی ئەو بێنەتەدی بەڵام نابێ میکانیزمی ڕاپەڕاندن مقدەس کەواتە ئاسایشی ژیان و گوزەران گرنگە چۆن یعنی تەنسیقی نێوان ئامانج لە نێوان ژیان و گوزەرانی خەڵکی وە زۆر جا مەبادیئە فکریەکاندا بکرێت ئەوەش بۆ خۆی بابەت و باسێکی گرنگ نییە بەریەکەوتنەکە بە بڕوای تۆ خۆشت ئاماژەت پێ لەوێ سەر هەڵ نادا کە تۆ بە کۆمەڵی ئامانجی فکریتە بووە بەڵام ئێستا خەڵک کێشەی گوزەرانی هەیە ڕاستە ئێمە لە سەیری قورئانیشکەین حتى یەکێک لە منەتباریەکان بەسەر خەڵکی مەکەیە فەرمێ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف کەواتە ئەمە دوو حاجەی بیدایەتن کە حاجەی فسیۆلۆجیە کە خواردنە
کە نەبوونی برسێتیە لەگەڵ حاجەی دووەمە کە حاجەی ئەمانە بەم تەسەلسولە کەواتە قورئانیش ئاماژە بەوەدا کە حاجەی فسیۆلۆجی خواردن نایمانی برسێتی پێش ئەوەی تریانە بۆیە جەناب دەفەرمی فکریەکان دیسانە ئەو کەسانەی کە ڕۆشن فکرن کە یانەوێ ڕابەرایەتی ئەو خەڵکە بکەن پێویستە بیدایە تاوان خۆ دەزانی قۆناغەکانی دیاریکردنی ئاماجێکی لە قۆناغەکان قۆناغێکی تەمهیدیە ئەم قۆناغە تەمهیدیە بە لە ناو کۆمەلگاوە لە تەشخیصی پێویستیەکانیان لە حاجەکانیان دەست پێ بکە بۆیە تۆ کۆمەلگای ئێستاکانە پێویست بوو لەو ئاستەیە بێ لە هەندێک حاڵەتی ژیان و گوزەرانە ئێستا لە ئاستێکی خوارەوەیە پێویستە ئەو کەسەی ئامانج دیاریەکە دەبێت ئەم فەجوەیە بکاتە ئامانج نەک خۆی لە ناو کۆشک و تەلار و وەضعێکی خۆشەوە قسە کاو بلەی لەو خەڵکە بک بڵێ وەڵاو خەڵکە کاکە لەسەر بۆ نمونەوەکو کەسێکی مولتەزیم ئەو خەڵکە لەسەر ئاین نایەتە جواب ئەو خەڵکە لەسەر فڵانشت نایەتە جواب یا و کەسێکەوە خاوەنی پرۆژەیەکی ترە بەڵکو ئەو خەڵکە ئەبێ من قەنەعاتم وابێ ئەو کەسەی کە مەشاکی لە پسیۆلۆژەکانی بۆ حەلەکە ئەو ئەبێت بەشێ لەو کەواتە ئەکرێ کاک محسینانی بڵێن ئامانجە فکریەکان یاخود دیدگە و ڕوئیاکان بۆ خۆی سیاغی بکەینەوە بەو شێوە بکەوێتە خزمەتی ژیانی خەڵگواتە ئەوان بکرن بە میکانیزمی گەیشتن بەوەی کە یعنی خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین بکرێت یاخود ئەوەی وەکو تۆ ئەڵێ یعنی خواستە غەریزیەکانی مرۆڤ وی ئەسڵە بێ وابێ یعنی بابەتە فکریەکان گرنگە بەردەوام ڤێرژنی تازەی هەبێ مراجعة چکە ئەمە ثەوابت و متەغەیراتمانەیە لە ڕوانگە ئیسلامی شەکەوە ئێمە چەندە واجبە ثەوابی دەستیان پێوە بگرین ئەوە نەش واجبە متەغەیرەکان نوێکاریان تیا بکەین کەواتەوە جەنابە دەفەرمووی من دروشمێکم هەیە پێشتر شتێکم هەیە تا تێڕوانینێکم هەیە ئێستا لەگەڵ ئاستی کۆمەلگای ئێستاە دەبێت جارێکی تر بێم بیگوزەرێنمەوە بۆیە ئایا چکە ئێمە با بزانین ئامانج لە دەرەوەی مرۆڤە بەڵام حەز و پێویستیەکان لە ناخی مرۆڤە کامیان بۆ کامێنە گونجێنین ئایا بین حەز و پێویستیەکانی مرۆڤەکە بگۆڕین بۆ ئامانجەکەی خۆم یانە بێ ئامانجەکەم بێنم وا دابڕێژمەوە حەز و ئارزوەکانی ئەوان جێبەجێ بکە بۆیە ئەلێرای ئێمە وەو زۆر جاوە کوتاکی ئیماندار کە باسی دینەکەین یەکسەین وەما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون ئەمما کردۆ بە دروشمێگەڵین ئەو خەڵکە تەنها بۆ عیبادە دروست بووە بەڵام لەوێشەوە بیرمان چۆتەوە کە دینیش بۆ خوشکەزەرانی خەڵک هاتووە خۆی هەر بێگومان لەوە چێ بەشێکی تێنەگەشتمێ لە عیبادەتەکە یانیگینا عیبادەتەکە تەنها دروشمەکان نییە کە تۆ پەرستش بەکاربێن یعنی ژیانی ئینسان بۆ خۆی کە ژیانێکی بڕوادارانە بوو بڕواوی بە پەیامەکە هەبوو بۆ خۆی هەرچی بکە عیبادەتە کەواتە بێ قەنەعەتمان وا بێت دینی شاتۆ بە خۆشگوزەرانی خەڵکی ئەگەر خۆشگوزەرانی خەڵکی فەراهەم نەهێنا ئەوە منم لە ئەداکەیە سەرکەوتوو نەبووم نەوەکووە بەشێک لە دین نەیتوانیوە لەگەڵ ئاستەکانی کۆمەلگا و خواستەکانی کۆمەلگایە بێتەوە چونکە خۆ دەزانی لەو زەمانەیە کە ئیسلام دەسەڵاتدار بووە ئەو خەڵکە لە چی خۆشگوزەران و سیحاڵاتێکا ژیاوە ڕاستە یعنی کەواتە ئەکرێ بڵێن بۆ خۆی کۆسپەکانی بەردەم گەیشتن بە ئامانج یعنی چۆنەڵی نەزانینی تەکنیکەکان و بەکارنهێنانی لەلایەن خودی کارکتەرەکانەوە بۆ کە نەیان زانی و یاخود گرفتەکانیان دروست کردووە بێگومان ئێمە لە ئەوڵەوە لە ئەوڵی قسەکانمە ئاماژەم بەوەدا کە ئەو دەستە بژێرەی هەڵەستێ بە داڕشتنەوەی پەیکەر یاخود ئامانجی کۆمەلگا بۆ دابینکردن ژیانی جوڵاندنی کۆمەلگا ئاماژەم بەوەدا زۆر جار دەستەیەکی ڕێکخراوە یاخود دەستەیەکی فەرمی وەرەگرێ ئەلێرەدا هەندێک کێشە لە کوردستانە ئەبینین مادام بەڵێن دەستەیەکی فەرمیە کەواتە هەیکەلێکی هەیە وە کارنامەیەکی هەیە پەیکەری ئەم شکڵی کە لە کوردستانە ئێستا کە پەیکەرێکی تەقلیدیە ئیشی لەسەرەکرێ پەیکەرێکە پەیکەرێکی داڕێژراوی سەردەمی ستالینە بۆ یەگە سەیری پەیکەرکەی پەیکەر دووشت جێگایە بێتەوە ینی پەیکەری حیزبی ئێستاکانە بە ئام ڕێکخراوەی لە وڵاتی ئێمەیە بریتە لە داڕشتنی پەیوەندی نێوان تاک و ئۆرگان جەماوەری تیان نییە یعنی لە یەک پەیکەری حیزبیان نازانی جەماوەر لە کوێی پەیکەرەکەیاش جێگای بۆتەوە بۆ یە کاتێکیش کە کارنامە دانرێ بەرچێوازێک بۆ کۆمەلگا هەڕواندرێ کە لە دەرەوەیە بۆیە ئەم پەیکەرە حاڵەتێکی بۆ دروست بووە کە تێڕوانینێکی سلبی بۆ جەماوەر دروست بێ نەک تێڕوانینێکی ایجابی تۆ بەعینی بڵێن کە ئەو پەیڕەوە داڕێژی ئەوەندەی ئیش فۆکسە خەیتە سەر دیدگاکانی خۆت بتەوێت مخاتەبەی جەماوەری پێ بکەی ئەوەندە جەماوەر ناکەیتە سێ کوچکەی تاک و ئۆرگان و جەماوەری ینی تایە بێ سەر دوولایەنە
ڕاست تۆ ها ئەمە مشکلەیە کە ئەمە زۆر جارە و کەسانەی کە باسی بە جەماوەری بوونشەکەن ئەیانەوێ حیزب ئەیانەیە جەماوەر بکەنە حیزبی جەماوەر دەستەمۆکە جەماوەر بکەنە حیزبی نە ئەبێ حیزب بکەیتە جەماوەری یعنی دوو شتیکە دوو قۆناغ دوو کار دوو ئیشی جیاوازە بۆیە ئەو فۆرمەی کە ئێستا هەیە وەکو ئەرزەم کردی کە فۆرمێکی ستالینیە فۆرمێکە پێویستی بە گۆڕانکاری هەیە چونکە دەوڵەت لە ئەساسە ئیشەکەی گۆڕاوە ناکرێ حیزبی ئیشەکەی نەگۆڕێ بۆ جەنابەت دەزانی پێکهاتەکانی هەیکەلێکی حیزبی یان بڵێن فۆرمێکی حیزبی لە چوار بنەما پێکهاتووە شوێن پەیکەر پرۆسە ئامڕاست لە ستالینە بەم تەسەلسولە هاتووە شوێنێکی جوغرافیت هەیە ئیشی تیاکەی پەیکەرێکی مقدەسی دەست بۆ نەبراوت هەیە ئەنجایی پرۆسە دروستەکە یعنی چی یعنی ئیش بۆ پەیکەرە دۆزیتەوە ئەنج ئامڕازە خەیتە بەردەستی بە ئێستا لە عالەمی ئێستایە لە ئیداریاتی تازەیە گۆڕانکاری بە تەسەلسولە هاتووە بۆ نمونە شوێنمان هەیە جوغرافیەکمانە ئیشی تیاکەین یەکسەری پێویستە باز لە پرۆسە بکرێ من پرۆسەم لەم قۆناغەیە چییە ئەم قۆناغە ئیشی من خزمەتکردنی و کۆمەلگایە کەواتە ئەنجا پەیکەر بۆ ئەمیشە داڕێژم بۆیە زەرورە مقدەسی بۆ پەیکەرەکە نەمێنێ بۆیە جەنابەت ئاماژر فێدا فعلەن ئێمە تێڕوانینێکی سلبی و ئیجابیمان هەیە بۆ کۆمەلگا تێڕوانینە ئیجابیەکە ئەوەیە کۆمەلگا بەشێکە لە پەیکەرەکەی من بەڵام بەوەی کە من ئەمەوێت ئێستا نییە قسم ئەسڵەوەی ئەوە ئیجابی بێ دەڵم تێڕوانین ئێستا لە عالەمی ئیدارەیە دوو جۆرە جۆرێکیان سلبیە هەجارێ هەل لە ڕووی فکری و ثەقافیەوە کۆمەلگانێتە خوارەوە ینی نخبە وا سەیری کۆمەلگاکە کە ئەو بەشەی کۆمەلگایە کە لە ئاستێکی نزمی معریفیشایە بۆیە حتا لە تێڕوانینی حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکلکم مەسئولون عن رعیەته زۆر جاڵێ ئێوە ڕعیەتی منن مع العلم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژە بۆ حاڵەتادا مرۆڤ شوانی خەڵکەکە نییە شوانی ئەمانەتێکە کە خەڵک پێداوە دیدایەتە بەردەستی بۆیە پچووکردنەوەی ئەو خەڵکە و تێڕوانینە سەلبی ئەمەی دروست کردووە بۆیە ئەو تێڕوانینێکی ئیجابی بێتە پێشەوە کە من شتێک نیم جەماوەر شتێکی تر بێت کەواتە کاک شێخ ئەوەی کە تۆ باسیەکەی کەواتە ئەو ئامانجانەی کە لە ڕابردووە هەبوو یاخود بڵێن ئامانجە کلاسیکیەکە پێویستە ئێستا دەستکاری بکرێ بۆ ئەوەی حیزبیش بتوانێت یاخود ڕێکخراوەکان بتوانێت یاخود ئەو کەسەی خاوەن پەیام و ئامانجە لەگەڵ جەماوەرە بۆ خۆی بگا بە ئامانجەکانی خۆی لە نێوانی دوێنێ و ئەمڕۆوە دەستکاریکردنی بێگومان ئەبێت سیاغە بکرێتەوە ئێمە خۆ سەیری کتابە فیقەکانیشکە و گۆڕانکاریانە دەبینین سەیری ژیانی پێغەمبەران کە عەلەیهی سەڵات وەسەلام حتا لە نادنی وەحیشە ئایا ئەو وەحیەی کە بۆ ئادەم عەلەیهی سەلام هاتووە هەمان ئەو وحیەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە ئایا ئەو پێویستی بەوە بووە بەم فراوانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وحی بۆ دابەزێ بۆ نمونە هەر باسی تعدد کەین ئایا تعدد پێویست بە لە زەمەنی ئادەما قسەی لێ بکرێت لە کاتێکە تەنها یەک ژنی دەستکەوتووە کەواتە حتا دینیش حساباتی بۆ زەمانەکان کردووە تەنانە خیتابی نزولی ئاەت لە مەکە و مەدینە دوو خیتابی جیاوازن کەواتە ڕاستە ئێمە ئەم ئومەتە ئومەتێکی واحیدە و خوایەکێ بیپەرستن ئەمە دروشمێر هەمووان بووە بەڵام لە کۆتاییشە فۆرمەڵەکردنی بەرنامەکە ئەویان بەس بەشی ئەو موقیفە بووە کە ئەوی تیا بووە کە لە باوک و کوڕ و کژ زیاد تێنەپەڕیوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتەن للعالەمینە کە ئەبێ فراوان بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژە بۆدا کە هەموو 100 ساڵێک مجەدیدێک دێ ئەمە قسەکردنە لە متەغەیراتەکان تۆ کە مادام لەسەر ئەوە وەسای قسەت لەسەر کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کارەکانیە ئەکرێ بڵێن ئێمە نهێنی سەرکەوتنی هەنگاوەکانی ئەو لە چیا بوو کە زۆر بە خێرایی ئەگەیشت بە ئامانجەکانی وە لێ ڕوون بوو و ئەیزانی چۆن دەست و پەنجە لەگەڵ کۆمەڵگاکانە نەرمەکە هەر لە هاتنی وەحیوە لە سەرەتاوە لە قوڕەیشە لە مەکە هەتاوەکو دوجار کە کۆتا حەجی ماڵ ئاوایی تر کۆتایەتی و لە دوای ماوەی شکەم بەوە وەفاتەکە ینی چۆن ئەو نهێنیانە وابوو ئینسانی بڕوادار بتوانێت تەنسیق لە نێوان ئەو پەیامەکە بکە کە لە ئێستا ئەوێت بانگەشی بکە کە شوێن کەوتی ڕاستەقینەیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر وەحیش لێدارنی یعنی وەکو شەخسیەتێکی خۆی شەخسیەتێکی کاریگەر بووە هەر کەسە ئەتوانێت بە پێی تەخەسوسەکەی خۆی بیکاتە قدووە مادام قدوەیە بۆ کۆمەڵناسێک هەر قدوەیە بۆ ئیدارەیەکیش هەر قدوەیەک ئەو کەسەی کە پلاندانێ جاگە سەیری ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وەکو جەنابەت ئاماژە دەتوانی هەر وەکو سیرە بە دوو قۆناغ ببڕوان قۆناغی مەکی قۆناغی مەدەنی لە قۆناغی مەکیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەنە ثیقە و متمانەی دروست کرده بوو خەڵک ئامادە بوو بیکاتە ڕابەری خۆی یعنی
ئوموری ژیانی خۆی پێشکەشکە خۆتانەزان کاتێکە بوو تاالب چوو بۆ لای کە خەڵکی قوڕیش نردی یەکێ لەوانەی خسیانە بەردەسی ئەو کەینە گەورەی خۆمان یعنی گەورایەتی و دەسەڵاتداریان پێئەدا حتا بە عملی ژەزاین لە کاتی هیجرەتە ئەمانەتی خەڵکی قوڕیشی لەلا دانرا بوو کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە عملی پێش ئەوەی وحیشی بۆ بێ کەسایەتیەک بووە لەگەڵ هەموو غەمەکان نابووە صادق الأمين صادق الأمين حتا بەشداری لە حلفی فضولا کردووە کە لە مەدینەژەی فەرمووە گە جارێکی تر باغم بکەنەوە بۆ تەجەموعێکی ئاوا ئەچمەوە کەواتە لە ناو کێشە و مەشاکیلەکانی خەڵکا بووە ئەمە وای لێ کرد بوو خەڵکی متمانەی ڕابەرایەتی پێ بکەن پێش متمانەی وحی خەڵ لەگەڵ وحیان مشکلەی هەبوو دوای کەوتی پێغەمبەری خوام و بەگژاچوونەوەی خواکانی ئەوام و خەڵق قبوڵی نەبوو ئینا وەکو ئەوەی کە ڕابەرایەتیان بکە قبوڵیان بوو جای سەکانە ڕێک پێچەوانە ئەبینی خۆ دەزانی ئەو خەڵکە بۆ ئێستای ئەو خەڵکی کە تەمثیلی کارە ئیسلامیەکەکەن خەڵک فیقەی دینداریان پێیەکە وەرە پێشنوێژیمان بۆ بکە وەرە ژنمان بۆ مارە ببڕا وەرە ئەم کاستی پاکدەمی زمانی ئەمان بەڵام قبوڵی نییە سەوتی باتێ بڕا بۆ پەرلەمان قبوڵی نییە بیکاتە سەرۆکی دەوڵەت و حکومت کەواتە دوو حاڵەتی زۆر لێک جیاوازن ئەمە دیراسی ئەوێ کەواتە لە مەرحەلەی مەکیا پێغەمبەر صلی الله علیه و سلم فقه و متمانەیەکی دروست کردبوو بینە قۆناغی مەدینەش هەر لەگەڵ چوونی بۆ مەدینە خۆمان نەزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشوەقت خەڵک لەوێ ئۆس و قەزەج ئاش بووبوونەوە و حاڵەتی دروست بوو سەرۆکیان بۆ خۆیان دیاری کرد بوو بەڵام بە چوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادە بوون دەسەڵات تەسلیم ئەو بکەن خۆ لە مەدینەشە بابزانی زۆرینە نەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم قیاساً بە هەموو خەڵکی مەدینە چونکە منافقی تیا بوو عەرەبی مشریکی تیا بوو جوولەکەی تیا بووە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم کە چۆ لەسەر سێ بنەما کاری کردووە کە هەر سێکیان خزمەت بە پرۆژەکەکە یەکەمینیان دروستکردنی برایەتی تەمەنە و برایەتیە وەکو قیم ئیشی لەسەر کرد بە جۆرێک کۆمەلگای ئاوێتەکەت خۆمانەزانین کە هەنێ دەقمان هەیە یان لە ژیانی سەحابەیە هەمانە کە گەیشتوتە ئەوەی کابرا ئامادە بێ باخەکەی حتا وتیژنی خۆشمە بۆ تەلاقە دەم گەیشتوتە ئەو حاڵەتە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم قیەمەیە نەوەستاوە کردی بە سیستەم کە وەثیقەی مەدینەیە کە ئەمانی ڕێخستووە و هەروە دروستکردنی مزگەوتی لەم حاڵەتەیە کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هاتووەتە مەدینەیەک کە مجتەمەعێکی غەیرە متەجانیز بووە کۆمەڵێک ئاوارەشی بۆ هاتووە لە وەضعی ئابووریشە زۆر لە دواوە بووە حەساری ئابووری و سیاسیشی لەسەر بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم توانین لە ماوەیەکی زۆر کەمە ئەم مجتەمەع ئاوێتەی ئەموری مەدینەی لەناو پەیامی مزگەوتەوە ڕێخست دەستی پێکرد دامەزراوەی مزگەوت ئەنجومەنی وەزیران بووە پەرلەمان بووە وەزارەتی دیفاع بووە ئەنجا شوێنی وحی و گەیاندنی پەیامەکەی بوو لە ڕووی سیاسی و ئەمنیشەوە دەستور بۆ خۆی دەورێکی باشی بینی تا 16 خاڵی دەستوری مەدینە 16 خاڵی یەکەم ڕێخستنی کۆمەلگا ئیسلامیەکەیە پەیوەندیەکانی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ بنەمایشی کردووە وابەستەکردنی کۆمەلگا بەخواوە وابەستەکردنی کۆمەلگا بەیەکەوە ئاوێتە بوون و مامەڵەکردنی کۆمەلگا لەگەڵ دەرەوەی خۆی حتا لە دەستورە باسی قوڕیش و باسی دەسەڵاتەکانی دەوروبەر باسی جوولەکە و ئەمانەشی تایە کە ئەمانی چۆن بێنە ژێر ڕکێ بەگواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەترێکی هەڵکرد چەترەکە تەنها موسڵمانان جێگایان نەبووە بەڵکو جوولەکە جێگای بۆ خەڵکی تری جێگای بۆ مەگەر سەرڕۆیە کرابێ دوایی حاڵەتێک دروست کرێ بڵێن ئەمانە ڕەهەندێکی ڕەوشتی و پەروەردەی گرنگی تیا بۆ هەمویان لە پێناوی وێنە گەورەکە کە ئامانجەکەی خۆی بۆ پێیگەشتووە بێگومان ئێساش خۆ وڵاتانی تر هەل سەیری ئەم تەجربەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکەنەوە خۆمانی دواکەوتوین یعنی جەنابەت ئێمە دەوڵەتی جوولەکە بە دەوڵەتێکی زایۆنی داگیرکرد قسەی لەسەرەکەین بەڵام سەیری ئەم دەوڵەتە کە لەبەرەوەی مستەفید بووە لەو بنامە دەوڵەتداریانە ئەوە تا چەتێکی هەڵکردو خۆتە زانین لە ڕووی کۆمەڵایەتەوە سەیری جوولەکە بکە سەیری قواری زایۆنی بکە غەیرە متەجانیزە هەر کەسی خەڵکی وڵاتی و کولتورێکی جیاوازی هەیە لە ڕووی ئاینیەوە سەیری کە لەم پەڕی کەسی تونڕەوی ئاینی تایە تا ئەو پەڕی کەسی عەلمانی ینی بە دینەکەی خۆیان لە ڕووی سیاسیەوە حیزبی چەپ و حیزبی ڕاستی تایە بەڵام ئێستاکانە چەترێکیان هەڵکردووە هەموو جوولەکە لە جێریا جێگای بێتەوە بە هەموو پێکهاتەکانی 4 ملیۆن نابن هەڕەشە لە 200 ملیۆن عەرەبەکەن کەواتە ئەمە هێزی کۆبوونەوە لەژێر ئامانجێکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشتر بەم جۆرە لە مەدینەیە کاری کردووە بەڵێ ئەکرێ بڵێن ئێستا یعنی لە واقعی ئێستا کۆسپەکانی بەردەم ئامانج کە ئامانن ئەوانن کە ڕێگرن لە گەیشتن بە ئامانج ئایا ئەمانەی کە ئێستا باسمان کرد بۆ خۆی ئەبێت لە خودی خۆمان و داڕشتنەوەی کەسایەتی خۆمان و تربیەتی خۆمان و شێوازی مامەڵەمان و دیدگامان بۆ کۆمەڵگا و ئامانجی ڕوونەوە هەموو ئەمانە کەرەستەی هینە گەورەکەی چۆنەڵی چەمشی ئامانج بێکە ئێمە بڵین ئەگەین بە ئامانجە گەورەکە
من عرضم کردی لە بیدایەتەوە ئەو ستایلی ئێستا ئیشی لەسەرەکەن پێویستی بە گۆڕین هەیە یعنی حاڵەتەکە لە کارکتەرەکان بەسی ڕێخستن و فۆرمە ئامە کۆمەڵایەتیەکە یا ئەتوێ بڵێ بۆ نمونە ڕێکخراوە یا بزوتنەوەیەکی سیاسی یا بزوتنەوەیەکی ئیسلامی بە شێوەیەکی گشتی یعنی یاخود ئەمە هەر بە شێوەیەکی عام ئەم ستایلێکی ئێستا لە زمینەی واقعی کوردستانە هەیە بۆ خۆی پێویستی بە دەستکاریکردنی هەر بە عام ستایل عامە کە تۆ لە دەوڵەتداریەوە مشکلت هەیە هەتا گاتە پەیکەری حیزب هەتا گاتە پەیکەری ڕێکخراو ئەمانە دەبێت جارێکی تر مسەجیبن لەگەڵ کۆمەڵگایە چونکە ئەم فۆرمەی ئێستا کۆمەلگای دابش کردووە کۆمەلگا لەسەر ئەساسی ڕق و قین لەگەڵ یەکان مامەڵەی کردووە بۆ نمونە لەسەر ئەساسی لهجە مجتمع دابەشە ئێستاکانە لەسەر ئەساسی جوغرافی دابەشە لەسەر ئەساسی ئایدۆلۆژی لەسەر ئەساسی حیزبی تاکێک لەگەڵ تاکەکەی ترا هەمووشمانی هاڕیوە لە هەمووشمانی هاڕیوە کاتەمە مەشغوڵی کردوون بە هەندێک ئامانجی بچووکەوە ئامانجە گەورەکەی بیر بدنێت و حتا ئێستا جەناب باسی دەوڵەتی کوردی ئەو تا هەر ئەم دوو حیزب دەسەڵاتدارە لە پێناوی مانەوەی خۆیانە ئامادەن تەنازول بۆ وڵاتێکی دەرەوەکەن بەس بۆ ناو خۆیانە ئەمەیان نییە بۆ مانەوەی خۆیان زۆر جار ئەم قوارەیە ئێمە پێویستە قوارە لەگەڵ دەسەڵاتەکە جیا بکەینەوە ئێمە ئەم قوارەی کە ئێستا بۆ دروست بووە پێویستە هەر هەمومان بە شتێکی پیرۆز باسی لێ بکەین بەڵام دەسەڵاتەکە جیاوازە بەڵام ئاوێتە بووە خەڵک وازانێگە بڵێ ئەم دەسەڵاتە نەمێنێ بێ قسەمان لەسەر قوارەکەیە بۆیە دەبینیت بە عام ئەم فۆرمە مراجعەیە لە دەوڵەتەوە هەتا گاتە کارکتەرە حیزبەکان هەتا گاتە خوارەوە بەڵام ئەمەش تەنها تەغیرێکی ئیداری نا چونکە هەموو تەغیرێکی ئیداری بەبێ ڕەهەندە فکرەکە کۆدەتایە تەواو داین تەنها ئەوە نەیە دەموچاوێکرد گۆڕی و شتێکن نەکردووە پێویستە فۆرمە فکریەکە لە قاڵبێکدا بڕێژێتەوە ئەوش وەکو لە ئەوڵ و ئاماژەمدا ئەبێ لە ناو مجتەمەعەوە جایەت ئەهدافەکانە دایک بنەوە باشە تۆ شتێکی گرنگت لە سەرەتاوە باس کرد باسی دەستە بژێر کرد یا خود نخبە بە بڕوای تو ئەبێ نخبەیە ئەمە چۆنەڵی تعمیم کا بۆ سەر ئاستی کۆمەڵگایە خود ئەبێ ئەمە بۆ خۆی لە داڕشتنەوەی تاکەوە دیسانەوە پێچەوانی هەڕەمەکە لە خوارەوە بۆ سەرەوە دەست پێ بکە بۆم گۆڕانکاریە خۆی فەساد لەسەرەوە دابەزێ بەڵام چاکسازی لە خوارەوەتە سەرەوە یعنی زەرورە ئەم بکەینە پێوەەر ئێمە دەبێت جارێکی تر لە خوارەوە لە پەروەدەی تاکەوە دەست پێ بکەینەوە ئەو هۆشە فراوانە یعنی بە معنایەکی تر بیرێکی فراوانی بدەمێ کە هەموو ئەو خەڵکی لە دەوروبەرێتی وەکو مرۆڤ سەیری کاتەوە چونکە خوای پەروەردگار لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە کردوێتێ پێوەەر هەموو مرۆڤەکان ڕێز و حرمەتی خۆیانیان هەیە بۆیە کۆکردنەوەی ئەم خەڵکە لە ژێر یەک بەیداخە بۆ ئامانجێک گرنگە بۆیە لە خوارە بەدەست پێ بکرێتەوە بەڵێ چەمشێکی تری گرنگ هەیە کە ئێمە کاتێ بازە ئامانجەکەن یەکسەر ئێستا ئەگەر خەڵک کەوتوێتە ژێر ئەو کاریگەریەوە یاخود ئەو چەند ساڵێکە زۆر بەکارێنرێ و ترسیش هەیە زۆر جار لەوە و هەندێک جاریش بە جوینەوە سەیرەکە یاخود چاولێکەری بەرامبەر بازە چەمشی گۆڕانکاریە کرێ ئەکرێ بڵێن هیچ پەیوەندیەکی هارمۆنیکی لە نێوان مەسلەی گۆڕانکاری و ئامانجا هەیە بۆ گەیشتن بە ئامانج خۆی ئامانج بە تایبەتیان باسی ئامانجە کۆمەڵایەتەکانەکەین بۆ گەشتنە بە گۆڕانکاری ئەین تۆ توێ کۆمەلگا وا لێ بکەی ئەم تاقە و ئیمکانیاتی کە هەیەی بەکاری بێنێ بۆ گۆڕانکاری چکە لە قۆناغی دەوڵەتداریەوە بۆ قۆناغی حەضارە بڕوە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوا فەتحی مەکەوە ئیتر وەکو حەضارە چووە سیراعی حەضارەکان بەناردنی نامە بۆ پاشاکان ئیتر ئەو کاتە دوو حەضاری پارس و ڕۆم هەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست سەرشانی هەردووکیان و لە ماوەیەکی زۆر کەمە ئەو بروزی کردوان چوونەوە خوارەوە کەواتە زەرورە ئێمە وا بڕواین بەڵام گۆڕانکاری لە وڵاتی ئێمەیە کە مامۆستا ئارام ئێمە تەمان گۆڕانکاری دوو جۆری هەیە گۆڕانکاری شکلیمان هەیە کە لەسەر ڕوخساریشەکە گۆڕانکاریەکی جەوهەریمان هەیە کە نوێ بوونەوەیە گۆڕانکاریە شکلیەکە داموچاو لەسەر ڕووبەری کێشەکانیشەکە کێشەیە دروست بووە کۆمەڵێ خەڵکی هەلپەرست دێن ئەی قۆزنەوە وەکو بڵێ ئیرادەی خۆ تازەکردنەوەیان بەهێزە ئەتوانن مکیاژ بۆ خۆیان بکەن هەر دەموچاوەکەی دوێنەیە بەڵام ئەمڕۆ پرۆسەیەک هاتۆتە پێشەوە کە پرۆسی گۆڕانکاریە بەنەوعێکی تر خۆی تەقدیمەکە ئەتوانێت گلەی لە دوێنێ بکە ئەمە شکڵێکی ڕوخسارە ئەوەی کە ئێستا لە کوردستانە ئەگوزەرێ لە هەموو جمگەکانە دەیبینیت تەنها گۆڕانکاریەکی ڕوخسارە گۆڕانکاریەکی ڕوخساریش مکیاژکردنی شتێکی قەدیمە هیچ ناگۆڕێ هەر ئەوە نەئەگۆڕێ تۆ ناوی کوێرێک ناو نابینە یعنی خۆی چاوەکان بۆ ئەو ناگێڕێتەوە بەڵکو تەنها مستەڵەحێکی جوانترە و قسەیەکی بریقەدارتر و بۆ مەجلی شیاوترە بەڵام گۆڕانکاری لە جەوهەردا
کە ئەمە پێی دەوترێ نوێبوونەوە ئەمە ئەساسی گۆڕانکاریە کە ئێستا زەرورەتی ئێستای کوردستانەوە تێڕوانین بڵێت ئەبێ بەرهەمی فکر بێتە ناو واقع یعنی واقع فکر بیگۆڕێکەوەتە تێڕوانینی تاکەکان بۆ ژیان بۆ خۆشگوزەرانی بۆ یەک بەیەکی یەکترمان گۆڕانکاری بەسەرابێنی ئەم گۆڕانکاریە جەوهەریە ئەساسی گۆڕانکاریە کە ئێستا نەکراو نییە ئەمەش تەمان بربەستی هەیە دیارەکە نهاتۆتە پێشەوە بەڵێ بە بڕوای تۆ ڕێگرەکانی بەردەم گۆڕانکاری کامانن یعنی ئەگەر بۆچی زۆرجار هەندێک کەسێ متەمەسیکە بە یا مقللیدە بە ئەوەی کە لە ڕابردووە بەدەست هێناوە یا لە ڕابردووە لەسەری بار هاتوو هێناوێتی بۆچی ئیرادەی گۆڕانکاری نییە یاخود بۆچی ترس هەیە لە گۆڕان بە ئاواش بڵێ خۆی کە باسی گۆڕانکاریە کرێ بەدەل لەوانی کە هیمەتی گۆڕانکاریان هەیە سێ مووقیفێتە پێشەوە مووقیفێگەیە کە کەسانێکن لە گۆڕانکاری ئەترسن قەنەعەتیان وایە ئەوەی بەدەستیان هێناوە لەم پرۆسی گۆڕانکاری دەستێدەن بۆیە ئەمان یەکسەری سەنگەری بەرامبەرەگرن و بەردەوامیش هەموو شتێکی نوێ ڕەفسەکەن هەروەکو چۆن مەترسیەزان بۆ سەر خۆیان وەکو چۆن فێرعون بە موسای گوت ئەمە ئابایی ئەوەلی ماشتی وای پێ نەبووە ئەمیش یەکسەری کۆمەڵە شتی قەدیمی هەیە پێوەرە لە لای ئیشی لەسەرەکە بۆیە ئەمانە کۆمەڵێک کەسن دایم بربەستن هەڵوێستی دووەممان ئەوەیە کە خۆیان مەڵاز داوە بۆ قۆستنەوەی بەرهەمی گۆڕانکاری ئەمە ژار خەتەرن یعنی وەکو وتمان خۆیان گۆڕانکاری ڕوخساریان ئەوێ بەڵام خۆیان مەڵاز داوە لەگەڵی لە ژێری وێنە یا تەوزیفکردنی مۆدل فۆرمی تازەی گۆڕانکاریە ئیستیغلالی کۆمەڵە شەکر و مەرامەکانی خۆیانەیە نەدی ئەجوانە جوان نمایش بکە ئەی نمایشێکی جوانە زانیم و مەثیلێکی زۆر گۆڕانکاری لەو کاتە کە دەستە جەمعێک بە تەمای گۆڕانکارین ئەتوانێت پێشنگیان لێ بگرێ و بێتە پێشەوە هەرەوەی دوێنەیە بەڵام ئەمڕۆ بە فۆرمێکی تازە بە ناوێکی تازە خۆی تەقدیم کردو خۆ لە کوردستانە هەرەوە بینی ئەم هەرەو جەمعەیە تێدەکانە خۆی ناوێتی لە خوێنێ ئێتە نایکتر لە خوێنێ یان کۆنگرەیە هەر ئەوی پێشووە کۆنگرەیەتە پێشەوە هەر هەمان دەموچاوە هەمان خەڵکە بەڵام دانیشێ گلەیەکا لە پێشووتر وەکو شتێکی تازەی پێبێ کەواتە ئەمەش بەشی دووەمیانە کە مەترسیدارترە بەشی سێمیان ئەوانن کە لە پێناو گۆڕانکاریە بیرەکەنەوە ئەمە خەڵکێکی زۆری ئەم مجتەمەعەیە چی لە ئەحزابە بیگری کاریەرەکانیانە چێناو کۆمەلگایە بیگری ئەم هەموو فەرمانبەر و خەڵکەیە بەڵام ئەمانە گۆڕانکاریان پێ ناکرێ ئیرادەی گۆڕانکاریان نییە بەڵام فکر و بیرکردنەوەیان لێ هەیە جا زەرورە ئێستاکانە جەنابڵی بربەست ئەو کەسەی کە بە عەمەلی گۆڕانکاریەکە ئەبێ بە حساب بۆم سێ مۆقیفە بکە نابێ ئەوە یەکەمیان فەرامۆش بکە کە زۆر جار لە فەرامۆشکردنە بربەستەکانی بۆ خۆت قوڵتر کردووە بەڵکو دەبێ ئەمان مەکانەتێکی مقدەسی پێڵێ مەکانەتێکی تەشریفیە پێیان بدەیت جەنابتان تەشریفتان ئەرێ دانیشتن وەکو زۆر لە وڵاتانە مەجالیسی شیوخ و گەورەتر هەیە ئەو خەڵکە ئەچێتە ئەوێ وا نازانێ زۆڵمی لێکراوە ئەوەی دووەمیشیان ئەبێت بیناسیێنی بە خەڵکی ئەم کەسایەتیە کە ئێستا ئەوێت تەمثیلی ڕابەرایەتی گۆڕانکاریت بۆ بکە خۆی ناوناوە هەر ناوێک ئەمە هەر ئەو کەسەی پێشووە هەر ئەوەیە دوێنێ دەسەڵات بەدەست ئەمەوە بوو بەڵام ڕەنگە ئامۆزاکەی بوو بێ خاڵۆزاکەی بێ نەخبرا نەخی هەر خۆشی بووە پێشتر بەشێ بۆ لەو نەهامەتی و گەندەڵیە ئێستاکەیە خۆی تەقدیمەکاتەوە شتێکی تازە نییە بەڵام گۆڕانکاری زۆر جار لە تەسمیە یاخود لە ڕوخسارە بەڵێ جەوهەر نییە جەوهەر نییە بەشی سێمیشان کە بیرکردنەوە لە گۆڕانکاری ئەبێ حساب بۆمە بکەی ئەمە زۆر جار مشکلە هەیە تۆ لەگەڵ ئەمانەیە تووشی سیڕابی چونکە ئەو حەز لە گۆڕانکاریەکە تۆش گۆڕانکاریەکەی ئەوت نەخوێندوتەوە ئەبێ بچی قەنەعەت پێ بکەی ئەوەی کەمنەی کەم ئەوەی تۆیە کەواتە ئەمانە بکەیتە زەخیرەیەک بەیەکەوە وەکو لە ئەوڵەوەتم وەکو دەستە جەمعێک بەکاریان بێنی و بۆ گەیاندن بە ئامانجەکەی خۆت ئەگەر بەم جۆرەم حساب بۆ هەر سێ مۆقیفەکەنەکەی دوای تاگەکەویتەوە و ئەتوانێ بەشی یەکەم و دووەم بەشی سێم کا بەگشتۆیە واتە ئەو خەڵکی کە بیرەکاتە لە گۆڕانکاری بێتەوە بەگشتۆیەوە بزانێ شتێکی تازە پێوەی ئەو نییە بە بڕوای تۆ یعنی ئەوەی کە لە کوردستانە باسەکرێ و پێوترێ گۆڕانکاری و هەمیشە هەستەکەی گۆڕانکاری کۆرپەیەکە لەدایکە بێ وەڵام یا هەندێکی بە هەندێک جار بەر لەدایک بوونی لەبارەچێ کۆسپەکانی ئەم سێ خاڵەیە بەڕێزت باست کرد بێگومان ئێمە زۆر جار گۆڕانکاری تەمەن گۆڕانکاری پرۆسەیە بۆیە نووسین و وتاردان ناچنە بمنی گۆڕانکاریەوە بەڵکو بەکردەوەکردنەکە گۆڕانکاریەکەیە مادام پرۆسیە لانە ئەمەلیەکەیە ئێمە زۆر جارە و کەسانە بە نووسین و بە وتار زۆر لە پێشەوەن یەکسەر ئەمانە خەڵک بە قاڵبی گۆڕانکاری حسابیان بووەکە نا ئەبێ ئەمانە بەرینە دەرەوە ئەمانە قادرمەی گەشتن بە گۆڕانکارین بەشێک نی لە گۆڕانکاری و کاتە دەست پێەکە
کە هەنگاوە عملیەکە و پرۆسە کرداریەکە پرۆسە کرداریەکە لە کوردستانە نییە بۆ نوێسا پرۆژەی گۆڕانکاری لە کوردستانە هەیە بەحساب کە ئیسلاحیە لە حکوومەتی هەرێمە چی سەوزە بێ بەڵام ئەمە بە شێوەیەکی عام ئێمە کوردستان باسەکەین و ئێستا خۆمان کە لێرەوە ئێمەش قسە ئەەکەین ئێمە زۆر قسە بانگەشەی ئەوەکەین بانگشەی بیر و بڕوا و ئیمان و عقیدە و چاکسازی کۆمەڵایەتی و تەنانە ئەوەی کە ئێمە ئەمانوێ وەکو مسلمان و بڕوادار بە ویژدانەوە یعنی ئەمانە بکەین ئەی چۆن ئێمە دەست پێ بکەین و ئێمە خۆمان بە بەرپرسیارتر بزانین لە بەرامبەر پرۆسەی گۆڕانکاریدا کە ئەگەر خەڵکێک بە کۆمەڵێ مەرام بیکار وەکو تۆ باس کرد بەڵام ئێمە بە مەرامە گشتیەکە یو بە ئامانجە گشتیەکە و بە هەستکردن بە ڕقابەی خودایی ئەمە بکەین ئەمە تا چەند بۆ بڕوادار گرنگە بێگومان ئاەتەکە ئاماژە بۆدا کە تا خۆت نەگۆڕی میلەت ناگۆڕێ إن الله لا يغير ما بقوم حتى ما بأنفسهم کەواتە ئەمە حاڵەتێکە دەبێت بە نۆرمال وەریگرین ئینسان بێت لە خۆیەوە دەست پێ بکات بە گۆڕانکاریەکە ئەمە وەکو خودی خۆی لە ئەوڵیشەوە ئاماژەم پێدا کە ئەمە کارێکە وەکو قەداسەتێک سیر بکرێ کە کارێکی پیرۆزە ئەگەر من بچمە ناو ئەم پرۆسەیەوە وەکو پێ ساڵسەلم ئاماژەی پێدا وەکو زۆر جار ئەم بابەتانە هاندانەکانی زۆرترن چونکە ئێمە کە باسی عیبادەتەکەین عیبادەت دوو جۆرە شاعیر و تەعاملی شعائری بریتە لەو پەیوەندی بینی خۆت و خوا نوێژە ڕۆژوە زەکاتە ئەمانەی کە خۆت ئەیکەی ئەمە چەندە ئەم شەو نوێژت کردووەنەوە کردووە هیچ سوودە بە من ناگەینە سوودەکەی بۆ خۆتە بەڵام بەشی دۆمی عیبادی تەعاملیە کە ئەمەیان حتا سەیری حەدیثەکان کە ئۆفەرەکان لێرن بڵێ پاداشەکان زیاتر لێرەوە تا پێ ساسمە فەرموویە گەر سەدانی نەخۆشیە بکەی 7,000 مەلایکەت دوعای لێ خۆش بۆنێ بۆەکە ئەوە تا زۆر جار هەتا لە عقوبە ئیسلامیەکانە ئەگە سوێن بە درۆ خورا کەفارەتی سوێندە کەفارەتی ئیظهار ئەمانە هەر هەمووی ئیتیماماتە بە کۆمەلگا و لەگەڵ کۆمەلگا بوونە کەواتە دەبێ ئێمە وەکو کەسێکی باوەڕدار قەناعەتمان بێت لە خۆمان دەست پێکەین و ئەبێ بین ڕابەرایەتی ئەو خەڵکە بکەین بەڵام بە قوربانیدانەوە بە تەمثیلکردن نا قوربانیدان زۆر گرنگە و چەمکەی باسکی بە بڕوای تو قوربانیدانەکە بۆ خۆی داڕنینی نەفس نییە لەوە یا ئینسان نەفسی لێدا بڕنێت بۆ خۆی ئیتر پرۆسەکە لەسەر سکەی خۆیەتی ئێمە ئەبێ ئامگامان لێبێ ئەم مرۆڤە مولتەزیمەش بەشێکە لەو کۆمەڵگامش حاجی فسیۆلۆجی هەیە نابێ ئەمیش ئیهمالکەوانە ئەمیش تموحی هەیە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەبێت وەکو چۆن سەحابە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بیدایەت دەست بەکاربوو لە مجتەمەعێکە کە خۆمان نەزانین چۆنی بوو چۆنی ئەو خزمەتەیان گەیان ئەبێ ئێستاش ئەم بەشە نەفسە دارنێ ینی ئێمە نموذجمان لە غیرە ئیسلامیشا غاندیمان هەیە وانە نموذجێکە کە لە غیری کا ئیسلامیەکە خۆ دەزانی توانی خۆی برسیکە هەموو حاجی فسیۆلۆجی خۆی بخاتە ژێر پێوە لە تحقیقی ئەمانە هاتە پێشەوە کە ئەو تابوو شعبی بەریتانی هەتا حساکتە شمەکەکانی بەریتانیا بۆی خۆی بەکاری نەهێنا کەواتە داڕنینی نەفس تەسکەی نەفس چکە ئینسان کە ئەجوڵێ عەقڵە قەلبە نەفسە جسمە ئەم چوارە ئینسانە جوڵێنێ عەقڵە ئەمە لایەنە معریفەکەیەتی کە تۆ دەبێت لە لایەنی معریفی و قەناعەتە بم گۆڕانکاریە هەبێ و بۆ داڕشت بێ لایەنی قەلبی لایەنە عاتیفیەکەیەتی کە تەچان بە قووەتر بێ تۆ ئەوەندە مامەتا کە پێ ساسمە فەرمیەکە غەلیظ القەلب لەنفەض من حولك کەواتە ئەبێم نەرمونیانت لەوە دەست پێ بکە لەگەڵ خەڵکەکە بزانانی مامەڵە بکەی لایەنە نەفسیەکەش ئەوەی جەنابتە چونکە نەفس چەندە تێکەڵاو زیاتر بێ بەدوا حەز و مەرامەکانی خۆی ئاگەڕێ و ئێستایەکی ئامادە ناگۆڕێتەوە بە داهاتوێکی پرشنگدار بۆیە ئێستاش چی بۆ خۆی دەستەبەر کە ئەمەیەنێ کەواتە ئەبێ نەفس ئەگەر ناڵم دەرهێنرێ بەڵکۆ بێت تەسکیە کرێ و کاریگەری لەسەر هەنگاوەکان کەم بێتەوە بەسی ئەوەیە زۆر جار قسە لەسەر بۆ من هەر قورئانە فەرمێ بۆ من نەفسی ئەمارەی بیسوئەیە دوای ئەوە لەوامە هەیە ئینجا مطمئین نەش یعنی تا بۆ گەیشتن بە مطمئینە بە بڕوای تۆ بۆ خۆی تر ئامانجەکەش لێرەدا ئامانجەکە ڕوە تۆ کە بەشێکی نەفسی چکات تۆ ئامانج ئەگەر لە قەلبەوە پڕێگەیتەوە نەفس بەتاڵیەکاتەوە یعنی هەر نەفس بەتاڵ چکە بەشی خۆی لێت جگلەیاتەوە دایم بەشەکانی خۆیەتی بەشی خەڵکو و کۆمەڵگا و مجتەمە ئەمانە نییە خۆی لە بەرچاوە خودی خۆی زیاتر لا گرنگە بۆ ئێستاکانە کارکتەرەکان کە ئێستا ئیبینی بۆ نمونە هەل لە چاکسازیە کە هاتە پێشەوە خودی خۆی هەتا ئێمە زۆر سەرەکانی هەزاریشا گلەیمان بۆ دوورسەبێ خەڵکێتە پێشەوە بەڵام زۆر جار کەسێک قەناعەتی وایە چۆن ئیسفادە لەم حاڵەتە بکا بۆ خۆی بۆ خودی خۆی یعنی ئیرادەی خۆنیوەکردنەوەی هەیە نەک ئیرادەی خزمەتکردن بەڵێ بەڵام لێرەدا کاک شێخ گەر ئێمە کە باسی ئامانجەکەین
تا چەند پێویستە پێشەنگایەتی هەبێەوە چۆنەڵێ خیتابێکی بان هەبێ سەرەوە هەبێ ینی پێشەنگەکان بتوانن ئەمە تعمیم بکەنەوە تەوزیفیکەن بۆ خوارەوە بۆ ئەوەی وەکو جۆرە چۆنەڵی تەرسیخکردنی تیاوێ قوڵبوونەوەەوە ببێ بە کەلتورێک تا چەند ئەمە گرنگە ینی پێشەنگەکان زۆرجار هینێکی پندێکی کوردی ئەڵێ گەورە ئاوە ڕێژە و بچووک پێی تێخا بۆ نمونە ئەگەر گونجاو بێ بیڵێم ڕاستە ئەمە ئێمە بە سیستەماتیک بە عقلێت بە بیرکردنەوە بەم پێوەرانەی بەڕێزت باس کرد بەڵام پێویستە چۆن ئەمە لە گەورەکانەوە دەست پێەکە بۆی بێ بە کەلتور و نەریتێکی کۆمەلگاش ئەمە بۆ خۆی ئامانجەکان ڕوون بێ و هەموو پەیامەکان بزانین چۆن ئەگەنە ئەنجامی کۆتایی خۆیان چۆن پێویستە پێشەنگایەتی هەبێ لەمە خۆی مادام پرۆسەیە لایەنەکردارێکی وتم لایەنەکردارێکەش پێویستم کەسە خۆی پێشەنگ بێ خۆی بەکردارێک ببوورەکە وەڵامەکەت بیر نەچێت تۆ نمونەی پێغەمە سەڵەمەت باس کرد بۆ خۆی ئەو کەسایەتی بوو پێشەنگایەتی کە ڕاستە پەیامی پێغەمبەر بوو بەڵام بۆ خۆی مەقەوماتەکەی خی گەورە بەر لە وەحیەکەش جویا چاند بوو ڕاستە بەڵام ئەی ئێستا چۆن چاولەوە بگرێت پێشەنگایەتی بە نموزەجی ئەو بکرێت ئێمە گەر هەر بینەوە زەمەنێ دواتە زەمەنی ئەمەوی عمەری کوڕی عەبدولعەزیز بە نمونە کە فعلا لە مجتەمەعێکە لە سیستەمێکە کە بە بنەماڵەیی کرابوو کە ئەو خەڵکە پۆستەکانی خۆی بەکارهێنا بۆ هەندێ مەرامی شەخسی کەلتورێکی خراپە بەڵام خۆی چۆن دەستی پێکرد لە بیدایەتەوە ئەوەی لای خۆی بوو خستیەوە بەیتولمالەوە دوایی قۆناغی دووەم خزمەکانی کەواتە قۆناغی دەستپێکردنەکەی لە خۆیەوە دەستی پێکرد ئەنجا بۆیە کاریگەری هەبوو ئێستاکانە بەو خەڵکە ئەڵێن وەرە چاک بە باش بە بەڵام بەدەل لە خۆم ئەوەی کە ئێستا نوخبەی کوردستانە یان ئەوەی کە ئێستاکانە ئەوێ گۆڕانکاری باکە کێشە ئەوەیە نایە ئەوەی کە خۆی دەستی کەوتووە بیخاتەوە ناو عامی خەڵک و وەکووان دەست پێ بکاتەوە تا ئەمە دەست پێ نەکات گۆڕانکاریەکان تەنها شکلین و تەنها کۆمەڵێ ممەثیل دەورە بین و پەیکەرێکی مردووە یاخو بڵین چوارچێوەیەکی شانۆی و نمایشی تیاکە تۆ نمونەی غاندی تێنایەوە غاندی قسەیەکی باسی پرۆسی گۆڕانکاریە کاڵە گۆڕانکاری لە هەموو زەمینە و وڵاتیەکە لە پەروەردەوە دەست پێکە حد لە خۆیەوە دەستی پێکرد بە بڕوای تو ئەگەر بۆ خۆی ئەوەی تۆ شێڵی گەر لە تاکەکان خۆیانەوە پێشەنگایەتی بکەون دەست پێ بکرێ کە نموزەش پیشاندرا بۆ خۆی ئیتر پرۆسەکە و ئامانجەکەن بۆ خۆی ڕوونتر نابێت و وەکو تۆ نمونەی منارەکەی مزگەوتی گەورە دێنایەوە بۆ خۆی تر ئەو هەموو بینا و باڵەخانە گەرچی لە بەردەمی شیابن بەڵام بۆ خۆت تۆ ئەیبینی تو ناگەیت هێن ئامانجەکە لێ ڕوون ڕاستەڕە بێگومان پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی کاریگەرە یعنی تاک دروستکردنەوە تاکێنانەوە کاریگەرە بەڵام لێرەشا ئەبێ کێشەیەکی بەدەمی پەروەردە ببینین ئێمە زۆر جار ئەو تاکانش کە خەریکی پەروەردەی کۆمەلگان لەبەرەوەی بە عقلێتی خۆیان پەروەردەیەکی ئیسلامیان ناوناوە بە عقلێتێکی داعی تەعامل لەگەڵ پرۆسەی پەروەردەکەن عقلێت داعیشت عقلێتێکە یعنی من پەیامێکم پێ و تۆ پێت نییە بە معنایەکی تر وەکو دوو جەبهە دوو کەسی بەرامبەر بەڵام ئەگەر بە عقلێتێکی مڕەبی ئەوش بەبەشێ لە خۆت بزانی پەروەردەکردن پرۆسەیەکی جیاوازترە لە پرۆسەی بانگەواز ئەموو بەرمەچکردنی خەڵکە بۆ ئەوی خەڵکی خۆی بەبێ ئەوەی عازی بیتێ بڕوا ئیش و کارەکانی خۆی بکە و ئاهدافەکان و یان بڵین ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکە بەڵام داوە پێویست چاوەڕێی ئازەکە بۆیە لە پەروەردە سادیسانەوە بە جارێکی تر چەمکی پەروەردە لە چەمکانی تر جیاکەینەوە لە سێبەری تر دووری خێنەوە بۆی بتوانێت کۆمەلگاک واتە پەروەردە لە جیاتیەوەی تاکی حیزبیت بۆ دروستکە عەبدوڵڵا بۆ دروستکە بە معنای فراوانەکەی عەبدوڵڵاش خۆمانەزانی یعنی چی ئێتر مهمەیە تاکێکی بەسوود بێ و پەیوەست بێ بە عیبادەت و دینداری خۆی و بەڵام خزمەتکە بە کۆمەلگا بەڵێ من شتێکم نەماوە کاکە شێخ مەشیەگە تۆ لەسەر کۆی تەوەری بەرنامەکەەوە میکانیزمەکانی گەیشتن بە ئامان شتێکت ماوەوە لە نێو ئەم پەڕێدا شتێکت نووسیوە بتەوێ بیڵیت بە بینەران پێم خۆشەوەکو کەسێکە زیاتر تۆ هەم چالاگوان هەم زیاتر لە بواری گەشەپێدانی پەروەردەیە ماوەی چەند ساڵێکی زۆرە بەشانی کارە بانگەوازیەکە ئیشت کردووە گە شتێکت هەم بفەرموو وڵاهی من لە ئاخیرا ئەڵێم ئەگەر هەموو جیلێک محتاجی دەکەی پێشخۆی بێ ئەم جیلێ من محتاجی دەکەی دوا خۆمانی چونکە مەرحەلەیەکی انتقالیە مەرحەلەیەکە یا ئەم جیلە ئەم وەضع ڕزگارەکە یاوەتە ئەویش دیسانەوە بەم حاڵی ئێسامانە کە ئێمەی پیا تێپەڕێش بە هەمان حاڵات تێپەڕێ بۆیە پێویستەیەن بە دەستی خۆمان دەرگا داخراوەکانیان لێ بکەینەوە لەسەر ڕێبازی مرۆڤون خەڵک هەڵە خریسکێ ئەم پرۆسەیە پێویستی بەدڵسۆز هەیە
پێویستە کات لە سۆزانە مامەڵی لەگەڵا بکرێ جا زمینەی کوردستانیش زمینەیەکی لەبارە لە هەموو حاڵەتێک شوێنەکانی تر ڕەنگە ئەگەر بەراورد بکەی لە نێوان زمینەی کوردستان لەگەڵ ئەو خەڵکی کاراکتەرەکە ئێمە بەحسەخواان بە کاراکتەر زانین ئێمە ڕەنگە گونجاوت نەبین بۆ زمینەکەی نازەمینەکە زۆر گونجاوە پێویستە کۆمەڵک گۆڕانکاری لە ئەساری بەکانمانە بکەین لە شێواز و میکانیزمەکانمانە بکەین لە عقلێت و بیرکردنەوەکانمانە بکەین ینی بۆ نمونە ئێستا بەرنامەیەکی ئیعلامە ئەم ئیعلامە ئەبێ گۆڕانکاری بەسەرا بێ ئێستا ئیعلامە بەس مخاتەبەی نوخبەکە بەس تەعامل لەگەڵ نوخبەیەکە ئەبێ ئیعلامە بێتە بەشێکی عام و هەموو جەماوەر لەولاوە لە دیبلۆماسی و علاقاتەکان تا مراجعەت دەوێ کەواتە لە کۆی گشتیەوە پێویستە ئێمە ئیجابیانە بۆ کۆمەلگا بڕوانین کۆمەلگا بە بەشێ لە خۆمان بزانین بە هەموومانەوە بتوانین چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێ لە خاڵە سەرکەوتوەکانی ئەوە بوو ئەگەر کۆمەلگا بکەی بە سێ بەشەوە خەڵکە نوخبەکە لەگەڵ جەماوەلەکە لەگەڵ کافرەکەیە ئەنی نارەکەیە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم جەماوەلەکەی قسبووە لای خۆی ئەوانی تاکردبەوە ئێمە ئێستاکانە بەعەکسەوە خەڵکە نوخبە مولتەزیمەکە جیابۆتەوە ئەوەی بەرامبەرەکە ئەوکرێتە لایەنی خۆیانی میسفادەی لێ کردووە توانێ بیجوڵێنێ کە لە کاتێکە ئەو جەماوەرەی ئێمە و بەشێکە لە خەڵکی مولتەزیم و دیندار و ئەهلی مزگەوت بۆیە وشەی ئەلمانی و ئیسلامی تێپەڕێنین یعنی ئەم چەمکە بۆ میتۆر دێک نییە بۆ ئێستای دابشکردنی کۆمەلگا زەرەر ئەدا یعنی ها من کەمینم تۆ زۆرینەی لە کاتێکیشە وەکو التیزام سەیدەکەی خەڵکی موسڵمان زۆرینەی ئەو کەمینەمانجە گەورەکەشە هەرجەی نابێتەوە وەکو باسمان ڕاستە بەڕێزت داعی نمونەی ئەو ئاەتە کە لە سوورەتی ئیلافدا هاتووە خوای گەورە باسی ینی ئینسان دووشت مەسەلەی ئەمن و ئەمان لەگەڵ ژیانی خەڵکە ئەمە بۆ خۆی گرنگە زۆر سپاس بۆ کاک شێخ موحسین حسین شارەزا لە بواری گەشە پێدانی پەروەردەی سپاس لە بەرنامەی ئامادەبوویت زۆر مەمنون سپاسانەکەم وەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان بەر لەوەی ماڵاوایی بکەم سوپاسی سەنتەری ڕۆشنبیری نوری حکمە لە قیسلەمانیەکەم بۆ ڕەخساندنی ئەم شوێنە بۆمان کە توانمان گفتوگۆیەکی معریفی لەسەر میکانیزمەکانی گەیشتن بە ئامانج بکەین کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.